هەنگاو دەنەین بەرەو ئیشی ڕاستەقینە و خزمەتی ڕاستەقینە. بەڕێزان، ئەمڕۆ هاتووین پلانە چوار خاڵیەکەی هاوپەیمانی کوردستانتان بۆ ڕوونکەینەوە. پلانی یەکەمان بریتیە لە یەکڕیزی. بە پێکەنانی هاوپەیمانی کوردستان بەشی سەرەتایی ئەم پلانەمان جێبەجێ کرد. بە یەکڕیزیمان لە بەغدا مافەکانمان وەردەگرین و خۆشگوزرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست دەهێنین. پلانی دووهەممان بەدەستهێنانی بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. پلانی سێهەممان پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر و باشترە. پلانی چوارەمیشمان سەقامگیریە، چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی ئەمنیەوە. لە ڕێی بەهێزکردن و ئاساییکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا هەموو توانای دیپلۆماسی خۆمان بەکار دەهێنین بۆ ئەوەی کۆتایی بە بۆردوومانەکانی وڵاتانی دراوسێ و هێرشی ناو بەناوی فرۆکە بێ فرۆکەوانەکان بهێنین بۆ سەر شار و شارۆچکەکانی خۆمان. چونکە ئێمەی خاوەنی سلەیمانی، خاوەنی دارولمولکەکەی بابان قەت نەمەحکومی عەجەم دەبین، نەسوخرەکێشی ئالی عوسمان.